بەڵێ هەر سەبارەت بەو پێشادی کە لە دوێنێەوە هەتاوەکو بەربەیانی ئەمڕۆ لە سلێمانی ڕوویداوە بەڕێز هۆشنگ باوانی شتۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لە سۆدیۆم میوانمە کاگۆشنگ بەخێر بێت سەرچاوە کاگۆشنگەوەی ڕوویدا لە دوێنێەوە هەتاوەکو بەربەیانی ئەمڕۆ چی بوو؟ بەڵێ سپاس بۆ ئەو فرسەتە بەداخەوە بەو جۆرە ڕوودا و بوویەرانەی کە ئەنجام بدرێن لە کوردستان کە بەڕاستی زۆربیان کاریگەری ڕاستەوخۆیان لەسەر ناوبانجی هەرێم و باری سەقامگیری و باری ئاشتی و ئاشتەوایی و بەرەو پێشچوونی بوارەکانی سێکتەرەکانی ژیان هەیە بەڕاستی ئەوەی کە لە سلێمانی ڕوویدا بە بۆچوونی ئێمە یعنی بریتە لە کەڵەکەبوونی کۆمەڵێک هەڵەی کۆن هەڵەی جاران هەڵەی ڕابردوو کە ئەو هەڵەیە لەسەر یەک کەڵەکە بووە و هیچ لایەنەیەک لەو دوو لایەنە هەوڵی ئەویان نەدایە بە شێوەیەکی زانستیانە بە شێوەیەکی منطق بە شێوەیەکی سیاست مەدارانی عەقڵمەندانە بەرەو چارەسەر هەنگاو بنێن لەبەرەوە بە پێچەوانەوە زۆربەی جاران هەوڵیان داوە بە هەڵە ئەو هەڵانە چارەسەر بکەن بۆیە ئەو کەڵەکە بوون و گەیشتە و ئادەیەکە کەیشتە و ئاستەیەکە بەداخەوە لە ڕێگای چەک و لە ڕێگای هێزە ئەمنیەکانی خۆیانەوە هەوڵی چارەسەر بکەن دیارە هەر کێشەیەکی سیاسی بی ئابووری بی کۆمەڵایەتی بی کە لە ئاستێک تووشی چەقین هات کە لە سەرەتای دەستپێکی سەرهەڵدانی کێشەکان بیر لە چارەسەرکردن و بیر لە هەنگاوی عەقلانی نەهاویشترا بۆ چارەسەرکردن بێگومان ئایندەی یاخود دواخستن و تەزیلکردنی چارەسەریەکان بۆ ڕۆژانی ڕابرداهاتوو بۆ سەردەمێکدا تۆ نازانی داهاتوو چی شاراوی بۆ داناوی بۆیە چارەسەرکردنی کێشەکان لە بیدار لە گەرمە گرنگە بەداخەوەی کە بەسەر هات قەوما و ئیتر زیانی ماڵی و ڕۆحی و گیانی بۆ سلێمانی دروست بوو بە تایبەتی بەڵام ئینعیکاسەکەی شکانەوەکەی وەکو کارەسات بۆ سەر هەرێم و بۆ سەر ڕوخساری گەلی کوردە بەڕاستی باشە هەرمی کوردستان بە دورگەیەکی ئارام لە ناوچەکەدا ینی وێناکرێ ئەبینرێ سەقامگیرێکی جیاواز و تاوا جیاوازی بە بەراورد بە وڵاتانی چواردە و ناوچەکە هەیە ئەمە تا چەند کاریگەری لەسەر ناوبانگی هەر ئەیکە ینی کاک محەممەد ئەوە یەک لە بابڵین برینە قوڵەکانی ئێمە وەکو هەرێمێکی فیدرالی سربەخۆ لەو ناوچە ئاڵۆزە و لەو ناوچە پڕ لە گرژی و لە شەڕ و لە پیلان و لەوە بە ناوچەیەکی وەکو جەنابەت ئاماژت پێک بە ناوچەیەکی ئیستیقرار بە ناوچەیەکی سەقامگیر و بە ناوچەیەکی ئازادی لە ڕووی پێکەوە ژیان و لە ڕووی بیرکردنەوە حتا لە ڕووی ئاین و ئاینزاکانیش ئێمەوە ناوکو ناوچێکی بەڵام کە شتێکی وا ڕوو دەدات یان شتێکی وا لەو ئەرێمە ئەکید کاریگەریەکەی زۆر نەرێنی دەبی بەڕاستی یعنی من دەمەوێت لێرە بە ئاشکرا نەرێنیەکەی بۆ سەر لایەنێک نییە بۆ سەر حزبێک نییە بەتەنیا بۆ سەر سلێمانی نییە کە ئێستا نەرێنیەکەی بۆ سەر هەرێمی کوردستانە کە بەداخەوە دەبێ ئێمە هەوڵ بدەین ئیتر ئەو ڕوودانان ئەو بوویەرانە ئەو دووبارە نەبنەوە چونکە ئێمە لە قۆناغێکی زۆر هەستیاردان ئێستا کاک محەممەد ئێستا هەرێمی کوردستان لە قۆناغێکی زۆر هەستیاردا دەژی هەستیارەکەش بۆ برای خۆم تەوزیعەکەم بۆ بینەرانی کەی بیستارش دەمێ ڕوونی بکەمەوە هەستیارەکە ناوچەکەمان شەڕ لە دوای شەڕێک ڕادەوەستی شەڕێکی تر دەست پێ دەکات یعنی تا ئێستا کێشەی ئێران و ئیسرائیلەکان کۆتایی پێ نهاتووە تا ئێستا گەرمەگەرمی هەردوولایەن خۆ بۆ جارێکتر جەولەیەکی تری شەڕ دەست پێ دەکەنەوە خۆیان بەرهەف دەکەن بۆ جارێکترە تا ئێستا کێشەمان لەگەڵ سووریا و لەگەڵ دیمەشق بەرەو کۆتایی نهاتیە کێشە لە لوبنان ئاڵۆزترە کێشەی ئێمە لەگەڵ بەغدا لەسەر زۆر شت ئاڵۆز و ئاڵۆزتر بووە لەبەر ئەو ئێمە لە سەردەمێکی زۆر هەستیاردا دەژین لە قۆناغی زۆر زیادی پێویستە هەوڵ بدەین کێشە ناخۆیەکان بەرەو کبوون بەرەو چارەسەریی عەقڵانی ببین بەرەو چارەسەریی مەحەلی من زۆر پێم باشە ئێمە لە ڕووی ناوخۆیەوە هەوڵ بین کێشەکان چارەسەر بکەین و پێک بین کێشە چارەسەرکردن شێوە تۆ بکەیت مەرج نییە من بگەم بە هەموو ئامانجەکانی کە خۆم بۆ خۆم لە بەرنامەیەکدا دەمڕێشتووە نیوەی کێشە دەستکەوتەکانیشم باشە چارێ بەڵام بابزانین کێشەی گەل چیە کێشەی نەتەوەکە چیە کێشەی ملەتەکە چیە بۆیە لەگەڵ ڕێی جەنابتم ئێرە ناوچەی هەرێمی کوردستان وەکو دەسەڵاتی لە ناو هەموو کێشەیە سەقامگیری خۆی پاراست ڕاست
خەڵک لە شارەکانی تری عێراقۆیەت لێرە بەڵێ ینی سەیرانەکە گەشتەکە بەڵێ چێتە دەرەوە بە ئازادانە دا من کێشە گەورەکە ئەوەیە کە من ڕووداوەکەم بیست و لە تەلەڤیزیۆن چاودێریم کرد لە نەقل کەتە ینی کەتە شەوێک لە شەوانی ڕۆژانی هەینی کە ڕۆژی گەشت و گوزار و دەرچوونی خەڵکە لەو بۆ ناوچە گەشت و گوزارەکە کە ئەوەش بەڕاستی کاریگەری خۆی کاریگەریەکی زۆرێ نییە زۆر گرنگ بەس کاگوشن ئەم ڕووداوانە ینی هۆکاری هەیە تا چەنە هیچێک لە هۆکارەکان ئەمەیە کە بوونی چەکە لە دەستی ینی لە دەرەوەی دەستگا تایبەتمەندەکان مە تا چەند هۆکارێکی گرنگە کاک محەممەد بنیەی دەوڵەت یا بنیەی حکومڕانی یا بناغی حکومڕانی موسسات و دامەزراوەکانی حکومڕانی دامەزراوەی دیراسەکراون مە دروست پێکراون کە دۆ دەڵێ من حکوومەتم وەزارەتی فلانم هەیە ئەو وەزارەتە تایبەتمەندە بە کارەکانی خۆی وەزار کە بنیەی حکوومەت دروست دەکرێت بە تایبەتی مەسلەی چاک و مەسلەی هێزی ئەمنی و مەسلەی وەزارەتی ناوخۆ وەزارەتی بەرگری دوو کارکتەری زۆر گرنگ لە بەڕێوەبردننی حکومڕانیدا هەر کاتێک تەماشای ڕۆژهەڵاتی ناوەڕاستکە بە شێوەیەکی گشتی من زۆر زار لەگەڵ برادران ئاماژە بەوەش دەکەم لە زۆر جێتی تەماشا بکە کە چەک لە دەست بازنەی سیستەمی حکومڕانی لە دەست بازنەی دەوڵەت لە دەست بازنەی هەرێماتی دەرباز بوو کەوتە دەستی عەشیرەت کەوتە دەستی میلیشیات کەوتە دەستی هێزێک کە بتوانێت بۆ خۆی کۆمپانیای هەیە چەکی هەیە مەکتەبی عقارات هەیە دوو چەکی کە یعنی تەسەڕوبی کرد با بڵین بۆ تەسەڕوبی کرد بۆ لایانی مەدەنی ئەو کاتە چارەسەرکردی کێشەکان قورس دەبی زۆر بە قورسی دەتوانانی ئەو چارەسیژە لەبەر ئەوەی هەموو هەنگاوەکان بزانە نۆ کابینەی حکوومەتی هەرێمی کوردستان تا ئێستا نۆ کابینێ لە هەموو کابینەکاندا ئەگەر دراسی بەرنامەی پرۆگرامی کابینەکان بکەیت لە هەمویان باسیەوە دەکەن کە یاسا سەروەرە دەستەڵاتی دادگاکان گەورەترین دەستەڵاتن دەستوەردان لە دەستەڵاتی داگاکان کاری هیچ لایەنێک نییە چاک دەبێ بچێتە ناو چوارچێوەی وەزارەتە پەیوەندیدارەکانی خۆیان هەمویان هەنگاویان بوو باشە هەرێم تا ئێستا قۆناغێکی زۆر زۆر گەورەی لەو بابەتە بڕیوە من دەتوانم ئەو تەسڕبە لە غەربیش هەیە لە ڕۆژ ئاواش لە ئەمریکا هەیە لە واشنگتن مثلا ئێستا ترامپ شخصی ترامپ پۆلیسە نێرێ بە واشنگتنەوە بۆی حالەتی شازی حالەتی ناتەندروست لە ناو ئەو شارە گەورانە هەیە دەیەوێت پۆلیس چارەسەری ئەو بەڕاستی مەسلەی حەسرکردنی داپلۆسینی چەک لە چوارچێوەی سیستەمێکی حکومڕانی ئیداری کارێکی زۆر زۆر گرنگە ئەرکێکی زۆر پەپە لە ئێرەیە کە دەبێ ئێمە هەنگاوی باشتری بۆ باوێژین بەڕاستی ئەوە زۆر زۆر لە کاتێک ئەمە هێزی فەرمیمان هەیە هێزی حکومیمان هەیە سەقامگیریکی تاو لە هەرێمی کوردستانە هەیە خەڵک چ پێویستێکی بە چەکەیە هیچ پێنی ڕاستە ئێمە هێز ئەمنیەکانمان دیارن پۆلیسمان هەیە هێزی ئاسایشمان هەیە بەرگری ملیمان هەیە هێزەکانی پاسەوانی سنوورمان هەیە ئەمانە هەمووی هێزی فەرمین ناسراون لە دەستوری عێراق دانیان داپێنراوە وەکو هێزی فەرمی وەکو مەنزومەی دیفاعی عێراقی ئەمن تێبینێکی کە دەتوانم بدەم لەسەر ئەو بابەتێک کە لە سلەیمانی ڕوودا سەیرم کرد هەموو ئەو ڕاگەیاندنانەی کە لە سەرۆکاتی هەرێم سەرۆکاتی حکوومەت کە ئێمە پشتیزیە ئێمە وەکو شرۆڤەکاری تایبەت لە کەی 24 پشت بەو ڕاگەاندنانە زیاتر دەبەستین پشت بەو هەڵوێستانە زیاتر دەبەستین بۆ شرۆڤەکردنی بابەتەکان کەواتە کەی 24 چۆن مامەڵی لەگەڵم زۆر گرینگە ئەوە ڕوون بکەینەوە بەڵێ هەموو ئەوانە حتا سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی عێراق بەڕێز سوودانی ئاماژەوە دەکات کە چەک پێویستە لە ڕێگای پێویستە تند و تیژی بەکارنەیە پێویستە هەڕەشە لەسەر گیانی هاوڵاتیان نە پێویستە ئەو چارەسەر بابەتێکی گرینگە بۆ ئەوەی ئەمە باس لە شرۆڤەکردن بکەین لە دامەزراوەی کەی 24 کە چۆن لەگەڵ هەواڵەکان باش دێدلاینی ئێمە گرینگە بۆ ئەوەی ئێمە هاوڵاتی بەلا ڕێدا نابین مطلقاً بە هیچ شێوەیەک هەوڵ نادەین هاوڵاتی خۆمان بینەری خۆمان هاوڵاتی لەو کوردستانە لەو هەرێمە بەلا ڕێدا بچی بۆ ئەوی پێ بڵێن ئێمە ئەم لایەنە ڕاستە ئەم لایەنە ڕاست نییە ناتوانین ئەو حکومڕانیە لە بیدادی لەبەر ئەوە دەچینجی دەکەین هەوڵە دەین بۆ گواستنەوەی هەواڵ وەکو گواستنەوە هەڵسوکەوتکردن لەگەڵ بابەت وەکو هەواڵ لەسەرەتە دوای ئەوە ئێمە وەکو
مطبخێک وان وەکو تاقیگەیەکمان هەیە تاقیگەیەکمانە بە هێوری بە هێواشی بە پشتبەستن بە نوێترین زانیاری ڕاستەقینە نوێترین هەواڵی گەیشت و ڕاستەقینە لە ڕێگای پامێرەکان لە ڕێگای ئەوەکان کە ئەم با بڵین تاقیگەیە یا ئەم مەطبەخە لەسەر ئاگرێکی کەس ئێمە هەواڵەکان پێدەگەینی پەلە ناکەین پەلە لە چ بکەین پەلە بکەین لە گەیاندنی شتێک لە ڕاگەیاندنی شتێک لە گواستنەوەی شتێکە کە دروستکراوە کە دەستکردا یا کەمەرەمێکی شاراوەی نادیاری ئێمە دوای هاوڵاتی خۆمان ناترسێنی نامانەوێ هەڕەشە لەسەر ڕۆحیا نامانەوێ هاوڵاتی لە ڕووداوەکان بترسێنین و مخاوفێک دروستکەین مەترسیەک دروستکەین لەسەر ژیانی مەدەنیەت و لەسەر ژیانی پێشکەوتنی کە ئێستا لە ئارادا لە ڕووی شرۆڤەکاری بەو وێنایە ئێمە پێی تعامل و هەڵسوکەوت لەگەر هەواڵەکان دەکەین بەڕاستی بەلار ڕێدانی هاوڵاتی کوردستان لەسەر هەواڵەکان لەسەر ڕووداوەکان لەسەر نیزاعێک لەسەر کێشەیەکی دوولایەنی یانە شتێکی هەڵەیە لە ڕاگەهاندنەکارەکان کە زۆر ئەوەی بکرێت پێم باشی چیانی ئێمە زۆر باس لەوان بکەن کۆنسڵی گشتی ئەمریکا ئەڵێ ئێمە دژی تندوتیژی ئێمە ئەزانی تندوتیژمانە ما بەس لە تندوتیژی چییە ئەو پەیوی تندوتیژی یا مستەلاحی تندوتیژی بزانە لە چەند ئۆرگانێک بەکاری تندوتیژی دژی کۆمەلگا تندوتیژی دژی ئافرەت تندوتیژی دژی ملت تندوتیژی دژی دەتەوەکان دژی لایەنەکان کەواتە ئێمە وەکو ڕۆژنامەنووسا وەکو شڕۆ بەکار ئەبێ ئەو پەیوە ئەو کەلیمە لەو شوێنە بەکاربیێنی کە پێویست دەکا بەکاری بێنی بەڵام کە پێویست نەکرد بۆ من پەیوێک بەکاربین و شەیە بەکاریم یا دەستەواژەیەک بەکاربینیم بۆ ئەوەم بێ کە بڵێن وەڵا ئەمە یەکەمە ئەمە زووتر وای کرد ئەمە دەست پێشخەری کرد ئەمە زووتر توانی ئەوەی من دەمەوێ کەسێک لە ستۆدیۆی کەی 24 ئامادەبێ یا لەگەر پەیامنێری کەی 24 گفتوگۆ بکە کە ئەوەی شتی ڕاستەقینە و ڕازگۆینە بۆمان بگەێنێ بە شوێنەکە ئیتر بە مەیلی خۆی و بە میزاجی خۆیان چۆن گرێکایان لەبەرەوە بەلا ڕێدانی هاوڵاتی لە ڕووی هەواڵ لە ڕووی بووگەر لە ڕووی ڕوودانەکان کارێکی باش نییە یانیمە لە دوێنێەوە ڕووماڵەکەین هەمووانی کە وەرمان گرتووە پێشگەلە پەیامدارانی کوردستان 24 ینی لایەنە فەرمیەکان بوو تێبژی دادگا بووە و کەسی برای ئەو کەسە بووە برای لاهوری شێرجەنگی بووە کە فەرمانی دەستگیرکردنی هەبووە زۆر پیشیانە زۆر یاسەیانە زۆر تەندروست مامەڵەمان لەگەڵ بابەتەکەیە کردووە لە ڕێگەی پەیامدێرەکانمانەوە ینی پرسیاری ئەوەمان کردووە کە ئایا ئەوەی کە ئەوتری لەلایەن میدیاکانی دیکەەوە ڕاست ئەو ینی ناسەقامجی یە قورسەی کە لە سلێمانیا هەیە ئەو ڕەتیانە کردەوە کەوانە بە وێنەکان پێیان پیشانەیە تەنیا لە چۆرچەوەی ئەو شوێنەدایە کە حادەسەکە ڕووداوەکەی لێە ینی شتەکان زۆر جیاوازتر بوونەوەی کە لە کوردستان گرنگی ئێمە گرین ینی با بڵێن خصوصیە تایبەتمەندی کەی 24 لەوەدایە لە حەزمی هەواڵ دەربە تێناپەڕێ ینی هەواڵەکە چەندە ئەوێ ئەو قوارەکەش ئەوە بێ تۆ قوارەیەکی زیاتری بێ ئەو هەواڵەکە لە کاتی گواستنەوەدا خەڵکەکێ بڵێتەوە و ڕاست نیوانە ئەوەیە دوای تۆ هەرجەنا بدامەژ بن ئێمە لایەنی فەرمی پشت بە لایەنە فەرمیە پەیوەندیدارەکان حتا لایەنی فەرمیەی پەیوەندیدار نییە مافی ئەوەی نیە قسە بکە مافی ئەوەی نیە بیر و بۆچنی خۆچکە پەیوەندیدار نییە بە بابەتێک لە بابەتەکان بەڵام لایەنە فەرمیە پەیوەندیدارەکان بە هەر کێشەیەک بە هەر ڕووداوێک بە هەر بوویەرێک ئێمە پشت بە تەسریحاتەکانی ئەو لێدوانەکانی ئەوان بۆ چوونەکانی ئەوان وەکو سەرچاوەیەکی هەواڵی تەعاملی لەگەڵ دەکەین زۆر باشە چی بکرێ بۆی کە ئەم جۆرە ڕووداوانە دووبارە نەبن زۆر گرنگە و پرسیارە چی کراوە تا ئێستاش کراوە حکوومەت یاریێم کابینەکان لە بدایەت ئاماژەم پێکرد لە سەرەتا لە کابینەیەکەمەوە تا ئێستا تا کابینەی نوێم هەموو هەوڵی ئەویاندا کە سەقامگیری کە ئەولەویەتی یەکەم هەنگە ئەولەویەتی هەموو کابینەکان ئەوەیە سەقامگیری و ئاشتەوایی پێکەوە ژیان و پاراستنی ژیان و سامانی هاوڵاتیان ئەرکێکی سەرەکی حکوومەتە کابینەی حکوومەتە چی بکرێ بە ئەوی ڕووندا لە سەرەتا باسم کرد نهێڵین ئیتر کێشەکان کەڵەکە ببن لەسەر یەکتر نهێڵین بابەت دوا بخرێ چارەسەری بابەتەکان دوا بخرێن بەڕاستی نهێڵین ئیتر لایەنی ناڕسمی نافەرمی ناپەیوەندیدار بێتە ناو کێشەیەک بۆ چارەسەرکردنی چەک بەڕاستی کێشەی گەورەکەمان ئەوەیە ئێمە تەحجیمی چەک بکەین لە نێو
چوارچێوەی دەستەڵات و ئەوانەی کە پێویستە چەک بکە کاک محەممەد لە زۆر شوێن لە کاتی ئەنجامدانی ئۆپەراسیۆنێک بۆ گرتنی تاوانبارێک بۆ ئەنجامدان هەرۆپەر لە زۆر شوێن پێویست دەکات چەک بەکاربێن بەڵام چەکیش بەکار نایە هەتا شێوازە ئەمنیە ساخلەمەکە پێویست بی و لە بەردەست بی بتوانی تاوانبار بە دەستێکی ئەمین بیگری بەبێ ئەوەی تەقە بکە بەبێ ئەوەی برینداری بکە ئەوە هەتا لە سیستەمی عالەمی ئەو مەوجودە تۆ ئەگەر بە شێوازی ئقناعکردن بتوانانی ئەو کابرایە خۆ بێسەودا باشتر لەوەی بە شێوازی چەک بەکاربی لەبەر ئەوە بەڕاستی زۆر گرینگە لە کابینەکانی داهاتوش ئێمە هەوڵی ئەوە بدەین دیراسەیەک لەسەرەوە تەقدیمی حکوومەت بکەین یعنی من پێشنیار دەکەم بۆ لایەنە پەیوەندیدارەکان بۆ سنتەرەکانی لۆکۆڵینەوە بۆ لایەنە استراتیجیەکان کە لێکۆڵینەوەی استراتیجی دەکەن پرۆژە یاسایەک پرۆژەیەک بدەنە کابینەی داهاتوو بۆ ئەوەی بتوانێت لە مەوزوعی ئەو کێشانە یعنی شتێک پێشکەش بکەن و شتێکی نوێ پێشکەش بۆەوەی ڕێگری بکەن دووبارە بوونەوەشتانە بەڵێ بەڕێز هۆشنگ باوانی شتۆڤەکاری تایبەتی کوردستان 24 لە ستۆدیۆ دەگەڵمان سوپاس بامەدە خۆشحاڵ بوو